بەڕێزان هەر سەبارەت بەکاری بانکەکان و بە دیجیتەڵکردنی مامەڵە و ڕایکردنی مامەڵەکانی هاوڵاتیان و تەنانەت لە پێدانی موچەش وە کۆمەڵک بابەتی دیکە کە پەیوەست بە بانکەکانە گفتوگۆ لەگەڵ بەڕێز مەولود سابیر بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان دەکەین. بەڕێزان لە ستودیۆی ناوەند لای ئێمە میوانە. کاک مەولود بەخێر بیت. بە دیجیتەڵکردنی مامەڵەی هاوڵاتیان لە هەر مامەڵەیەکە پێوەستە بە بانکەوە و پێدانی موچەش تەنانە تا چەند گرنگە ئەمە بۆ ئابووری وڵات. زۆر سپاس بۆ دەرفەتە. تەبان بە دیجیتاڵکردن یان بە ئەلکترۆنکردنی موچە زۆر گرنگە لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. یەک لەو خاڵانە ئەوەیە کە بەڕاستی بندیوار نامێنێت. یعنی خەڵک پێتر زۆر گلەی هەبوو دەیانگوت فەرمانبەر هەیە بندیوارە و دەوام ناکات. دوو موچەی ناهێنێت. یعنی کاتێک کە تو دەیکەی ئەلکترۆنی بە سیستەمی دەکەی کەس ناتوانێت لە موچەیەک زیاتر وەربگریت. سێ متمانەی نێوان هاوڵاتی و بانک دەگەڕێتەوە. یعنی موچەخۆر یان فەرمانبەر متمانەیەکی لە بۆ دەگەڕێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان موچەکەی زامن دەکات مسۆگەر دەکات لە سەری مانگ موچەکەی وەردەگرێت. کەواتە متمانە لە بۆ بانکان دەگەڕێتەوە لە بینی هاوڵاتی و موچەخۆر و فەرمانبەر و هەروەها دەتوانین بڵێن ڕێژێکی باش لەو پارەی کە ماگانە دانراوە لە بۆ موچەخۆر تقریبا 943 ملیارە. ئەو 943 ملیارە بەڕاستی ئێمە وەکو پێویستی بانکەکان پێویستیمان بۆ ڕێژەیە نابێت. بۆچی؟ چونکە خۆ فەرمانبەر لێک کاتدا هەموو موچەکە ڕانێکێشێت بۆیە بەشێک لەو موچە لە بۆ سیستەمەکان دەگەڕێتەوە. باشە. یعنی ئەگەر بەراورد بکەین لە نێوان بانکە حکومی و بانکە ئەهلیەکان جارێ ڕۆڵی بانکە حکومیەکان چییە؟ و ئەو هەماهەنگی کە لەگەڵ بانکە ئەهلیەکاندا هەیەی چییە؟ تەمان بانکی ئەهلی تەواوکەری بانکی حکومیە. باشە. دەتوانین بڵێن لە هەموو دنیاوایە تو بتەوێت سیستەمێک دابنەی تەنها بە حکومەت ناکرێت. بەڵکو ئەبێ بە سیستەمێکی تێکەڵ لە نێوان حکومەت و بانکی حکومی و بانکی ئەهلی بکرێت. بۆیە بەڕاستی دەتوانین بڵێن بانکی ئەهلی ڕۆڵێکی باڵا دەمێنێت لۆ ئەوەی کەوا بە سیستەمکردنی موچەی فەرمانبەران ئێستا کە دەستی پێکردە بە ناوی ئەژماری من. بۆیە من یەک تێبینیم هەیە پێویستە بانکە ئەهلەکان زیاد بکرێت و ئەو ئەیتیئێمانەی ئێستا کە دانراون ئەوانەش زیاد بکرێت چونکە ئێمە پێویستیمان بە ڕێژێکی زۆر لە ئەیتیئێم دەبیت بۆ ئەوەی کە موچەکان بە ئەلکترۆنی بکرێن و لە هەموو دنیا وایە ئێستا هەموو موچەکە بە ئەلکترۆنی دەکرێت لە ڕێگای بانکە ئەهلەکانەوە دەکرێت. باشەمە تەنیا وەکو پێشنیار و بۆ چوونی خۆتە یاخود هەوڵێکیش هەیە بۆی کە بانکە ئەهلیەکان زیاد بکرێن؟ هەوڵەکەی بڵێ من ئاگادارم لە ئەنجومەنی وەزیران ئەو لیژنەیە کە دانراوە دانیە بانکە ئەهلیەکان زیاد بکەن. باشە. سەبارەت بەوەی کە دوای پەسەندکردنی بودجە ڕۆڵی بانکی نیشتیمان چی دەبێت؟ چۆن کارا دەکرێت و خێرا دەبێت؟ بانکی نیشتیمان تەبعاً لە قۆناغی کۆتاییدایە ئێمە سەردانی بەغدامان کرد لەگەر ئەنجومەنی ئابووری کۆبوونەوەمان کرد دەسەڵاتیاندا هەرێم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکارەکان تەواو بکەین پاشان بەرایەکان ڕەوانی بانکی ناوەندی عێراقی و وەزارەتی بازرگانی بکرێت بۆ ئەوەی کە ئیجازە بدەن. بۆیە هەموو هەوڵەکان لە کۆتاییدایە و دڵنیابن لە ماوەیەکی زۆر کووردا ئەو بانکەدا دەمەزرێت. باشە. سەبارەت بە سولفە و قەرز کە هاوڵاتیان بیانەوە وەربگرن هەر بە دوای ینی ئەوەی کە بودجە پەسەند کرا ینی چۆن کار لەسەرەوە دەکرێت یاخود فعلەن ئەمە دەکرێت هاوڵاتیان دەتوانن سودمەند بن لە بانکی نیشتیمان لەوەی قەرز و سولفەکانیان وەربگرن؟ ببوورە هەر بە ئەلکترۆنیکردنی موچە یەک لە سوودەکانی ئەوەیە کە هاوڵاتی دەتوانێت سوود لە پێشینی وەربگرێت لە قەرز وەربگرێت و هەروەها سوود لەو داهاتەی خۆی وەربگرێت کە ڕۆژانە وەری دەگرێت بەو شێوازەی کە بەخۆی دەیەوێت. یعنی تو ئەو پارەیە لە زیاتی لە جیرفانت دابنی یان لە ماڵەوەی دابنێن لە کارتێک دایدەنێت. ئەو کارتە تەوفیری هەموو ئیش و کارەکانی تو خۆتی پێ دەکەی و لە هەمان کاتدا بانکی نیشتیمان کە دادەمەزێت بە ئیجازەی بانکی ناوەندی عێراقی دادەمەزێت. بۆیە ئەو ئیجازەیە کە وەردەگرین ئێمە سوودمەند دەبین لە هەموو ئەو تایبەتمەندیانەی کە بانکی ناوەندی عێراقی دەیداتە ڕەشید و ڕافیدەن بە هەمان شێوەز بانکی نیشتیمان لی سوودمەند. جگە لەو حاڵەتێ بۆ نمونە من هاوڵاتیەکەم کەسی خۆمەچەندم دەوێت کە پارەکەی خۆم ڕادەکێشم ئەوەی دیکە دێڵمەوە بێزگە لەو بابەتە ینی من دەتوانم قەرز وەربگرم؟ یەک لە سوودەکانی بە ئەلکترۆنیکردنی موچە ئەوەیە کە هاوڵاتی دەتوانێت قەرز وەربگرێت ئەتوانێت پێشینە وەربگرێت و دەتوانێت قەرزی ئاسانکاری چۆنەوەی و پێشتر ینی دوای دامەزاندی بانکی نیشتیمان بانکی نیشتیمان دابمەزرێت. یەک لە سوودەکانی بانکی نیشتیمان چییە؟ پێدانی قەرزە، پێدانی پێشینەیە و پێدانی قەرزی ئاسانکاری بانکیە. ینی بۆ ئەوە هیچ کاتێکی پێدەدرێت بۆ نمونە کەسێک کە قەرز دەکات پێ دەگوترێت لە ماوەی ئەوەندە ڕۆژیان ئەوەندە مانگە بەم شێوە بدرێتەوە شێوازی دانەوەی قەرزەکە چۆنە؟
وەرگرتنەکەی بە تعلیماتی مەکیناوەندی عراقی دەبی باشە و گەڕاندنەوەکەشی بە هەمان شێواز ئەو تعلیمات و ئەو ڕێنمایانەی کە لە بەنکی ناوەندی عراقی دەرەچێت ئێمە کار بە ڕێنمانیان دەکەن ئەو کاتی باشە سەبارەت بە سو فایدە و بابەتانە ئەویش دێتە سەری ئەو ڕێژێکی زۆر کەمە تەمان ئێمە ئاگادارین لە بەنکی ڕەشید و ڕافیدێن کە پێشینە دەدەن وابزانم لە 102 فائیدە وەردەگرن وەکو ڕسوماتە وەکو خەرجی کارژێڕی باشە ینی زۆری وەرگرتنی سووەکە لەوەرە خۆ دەزانێمە لە کۆمەلگەیەکی ینی مسلمانە ڕەنگە زۆرێکم بیانەوە خۆ لەمە بپارێزن لە ڕووی ئاینیەوە بیر لەوە کراوەتەوە کە چۆن بتوانن هاوڵاتیان کە ڕێژەی هەر زۆریان مسلمانە پابندیەکیان هەیە بەم بابەتەوە چۆن بتوان هەڵسوکەوت لەگەڵ ئەمە بکەن ئەوەی کە لە شەرعی ئیسلامدایە هەموو فائیدەیەک ڕیبایە هەموو ڕیبایەکی حرامە بەڵام لە سەردەمی ئێستا ئەوانەی کە فتوایاندایە دەڵێن خەرجی کارژێڕی هەتاوەکو لە 102 دروستە وەکو فائیدە وەربژێتن چکە هەر دام و دەستگایە کە ئەو کار دەکە خەرجی هەیە ینی بەم شێوەیە کە هاوڵاتیان بۆ ئەوەی من تێی دەگەم ئەبێ بەو شێوە خەرجی کارژێڕی لە 102 بەڵێ بەم شێوەیە کە هاوڵات ئەوەی من تێی دەگەم تاوەکو ئێستا ئەو فائیدەیە لە 102 وەکو خەرجی کارژێڕ و ڕسوماتە چکە تو دائیرەیە کە دادەمەزێتن فەرمانبەری هەیە خەرجی هەیە ڕۆژانە بۆ ئەوەی خەرجەکانی خۆی پێدابین بکاتن ئەو فائیدەیە وەردەگرێت زۆر باشە بەڕێز مەولود سابری بە ڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان زۆر سپاس بۆ تۆ ماندومان کرد